بەڵێ سڵاوتان لێبێت شەپۆلێکی بارانبارین و بەفر و سەرما ناوچەکانی هەرێمی کوردستانی گرتووەتەوە. پێشبینیمان وایە کە ئەم شەوی شەمە و هەروەها سبەی ڕۆژی یەکشەمە لەسەر جەم ناوچەکانی کوردستان بارانی باش ببارێ و لە ناوچە شاخاویەکان ژەگەری بارینی بەفر هەیە. هەروەها لە سەنتەری شارەکان بە پشتیوانی خوای گەورە لە قۆناغی دووهەم بەفربارین دەست پێکا کە پێشبینیم وایە لە نیوەڕۆی ڕۆژی دووشەمە دەست پێ بکات هەتاوەکو درەنگانێکی شەوی دووشەمە لەسەر سێشەمە پاشان ئەوەستێ، بەڵام لەو مەودایەدەوە لەواتە لە ڕۆژی دووشەمە پێشبینیەکەم کە بەدەلەوەی کە لە هەندێک شوێن باران نەبارێت و بەفرێکی باشیش ببارێت، بە تایبەتیش لە سەنتەری شارەکانی پارێزگای سلێمانی و هەروەها دهۆکیش بە هەمان شێوە، سۆران و ڕواندز و مێرگەسوور و پێنجوێن و بیارە و تەوێڵە و چوارتاو ماوەت و شارباژێر و باڵەکایەتی و بارزان و شیلازێ و ئامەدی و بامەڕنێ و قەرەداغ و گربچنە و هەروەها کۆڕەک و سەفین و پیرمامێش بە هەمان شێوە لەگەڵ بەشێکی زۆری ناوچە شاخاویەکان و ناوچە ساردەکانی دەوروبەری ئەم شوێنانێک کە ناوان بردن ئەگەری بەفربارین و سپی پۆشبوونیان هەیە و بە شێوەی ناوبەنەوە هەتاوەکو ڕۆژی پێنجشەمە بەردەوامە و پلەکانی گەرمان 9 پلێت بۆ 10 پلێتی لزی دابازێت و کەشوهەوایەکی زستانەی ساردیشی لەگەڵا بێت. ئەگەری ڕوودانی شەختە و زوقم بەستنەوە هەندێک کات باشی لەگەڵا بێت کە بە تەواوەتی هەست بە سەرمایەکی تون دەکرێت و لە هەندێک ناوچە باران نەبارێت، بڕی بارانەکە باشە، دڵخۆشکەرە، کەمترین بڕی باران 25 میلیمە، زۆرترین بڕی بارانبارینش کە لە ئیمشەوە تاوەکو کۆتایی شەپۆلەکە لە هەر ناوچەیەک ببارێت. بەتایبەت ناوچەکانی بەشی باکوور هەتاکو چەند بەرەو باکوور بچین ڕێژەی باران زیاد دەکات. پێشبینیەکەین زیاتر لە 70 بۆ 80 میلیمەتر باران ببارێت، بەڵام بارانی لافاونی بارانێکی زستانەی لەسەر خۆیە کە بۆ دەغڵودان بەگشتی بەسوود دەبێت. وەڵڵاهو ئەعلەم، هەر شاد بن.